ئێوارەتان باش ڕەنگە بڵێن بۆچی لە بەردەم پاسکیلەکە دانیشتۆ و بەرنامەکەی پێشکەشەکات. ئێمە لەم بەرنامەیە لەسەر نرخی دەرمان و چارەسەرکردنی نەخۆش قساکەین. ئایا نرخی دەرمانەکان هەموو کەسێک ئەتوانێت دەرمان بکرێت و بە کوردێکی خۆمان پێی بوێرێت بتوانێت ئەو دەرمانانی کە پێویستی پێێتی بە ئاسانی پێی بکات. ئێمە لەم بەرنامەیە نامەیەکمان لایە بۆیە لە تەنیشت پاسکیلێکیشەوە ئەم وێنەیە گرین کە ڕەنگە پاسکیلێک پەیوەندی نەبێت بە دەرمانەوە، بەڵام نامەکەیە ئەو پەیوەندیە بێکۆبەستینەوە. کەسێک نامێشی نردوو بۆ ئێمە زۆر بەڕێز کە حەزی نەکرد لەم بەرنامەیە دەرکەوێت، بەڵام هەر کەسێک ویستی ئەم کەسە بناسێت ئێمە ژماری تەلەفۆنەکەیمان لایە. ئەم نامێش بۆ کەسێکی خوێنینەوە. بەڕێز لانی پەیوەندیدار، بەڕێز وەزیری کاروباری کۆمەڵایەتی، بە هیواین ئەوەی کە تۆ ئەم بەرنامەیە ببینیت. ئەگەر خۆشنت بینی ئەوە کەسە نزیکەکانت ئاگادارێکەنەوە کە کەسێک لەم وڵاتەیە پێویستی باوکاریکردنی ئێوەیە. ڕەنگە نەک کەسێک بێت، چەندها کەسە بێت لەم وڵاتی ئێمە پێویستی باوکاری ئێوە هەبێت، بەڵام ئێمە لێرەیە نامی کەسێکتان بۆ خوێنینەوە. لە نامەکە باسیەوە کات کە هەژاری وای لێ کردووە زۆر جار ڕوبەڕووی ئەوە بووەتەوە ڕۆژێک بیر لەوە بکاتەوە کە خۆی و ماڵ و مناڵەکەی لەناو بەرێت، بەڵام خۆشبەختانە ئەو بڕیاری نەیەوە. بەڵام کاتێک کە نەخۆش کەوتووە پێویستی بەوە بووە کە دەرمانێ بکڕێ کە نرخی دەرمانەکە 185,000 دینار بووە. ئەم نەیتوانیەوە بکرێت. لە نامەکەیە باز لەوە ئاکات کە ڕۆژێک بۆ ئەوی کە دەرمانەکە بکرێت پاسکیلی کوڕەکەی فرۆشتوتەوە تاکو دەرمانەکەی پێ بکرێت. هەموو ڕۆژێک کوڕەکەی پێوتووە باوکە کوا پاسکیلەکەم، ئەمیش پێوتۆ کوڕم بدومە بۆ لای وەستایەک چاچی کاتەوە، بەڵام ئەم دەرمانەکەی پێکڕیوە. بەڕێز لانی پەیوەندیدار، بەڕێز وەزیری کاروباری کۆمەڵایەتی، ئێمە چاوەڕێی ئەمەکی تۆین یاخود چاوەڕێی هاوکاری تۆین بۆم کەسە بەڕێزە. ئێمە ژماری تەلەفۆنەکەیمان لایە. هەر کاتێک کە تۆ توانی پەیوەندیکەی بە کەناڵی NRT-ەوە ئێمە لە ڕێگەی ئەو کەناڵەوە ئەم کەسەت پێناسێنین و هیوادارین بتوانین هاوکاری بکەین. ئێمە نامانوێت ڕووی کەسەکە دەرخین بۆی کە کەس هاوکاری بکات یاخود بە بەزایانەوە ئێمە سەیری کەسێ بکەین. ئێمە نامانوێت کەسێک ئیحراجکەین لە بەردەم کامێرەکەمانە و داوای هاوکاری لە خەڵک بکات، بەڵکومانوێت بەڕاستی هاوکاری بکەین. لەگەڵەوەشا لەگەڵمان نابن. نرخی داو دەرمانە پرسین لە ئێستایە. خەڵکەڵێت هاوڵاتیان دەڵێن ئێمە نرخی دەرمانمان بەلاوە گرانە، ڕای هاوڵاتیان و ڕای دەرمانخانەکانیش ئەپرسین. دەرمانەکانێکی مزمینە زۆربەی زۆریشی گرانە. دەوڵا گرانە. دەرمان شەریکاتی عەسڵی هەیە، هەر خۆی لە عەسڵا گرانە. گشتی بۆ خەڵکی هەژار و نەدا بەڕاستی تووشی نەخۆشێکەوەی کارەساتێکە بووی. سەیدە لە بۆ سەیدە لە فەرقیشی خۆی کێشەکە لەوایە. عیلاجێ گرانە بەڵام ئێمە لامانە هەیە 184,000. 8 وەرەقە یەک پاکە دەرمانم بە 8 وەرەقە کڕیوە. 150,000 بۆ فەحشەکە. بە دەلیل پێما کە لەم مانگە یعنی ئەم مانگە دەرمانی بەسەرچوویان تەوزیع کردبوو. خوا شیفای نەخۆشەکانمان بەی پێویستیان بەم دەرمانە گران بەهایانە نەبێت. ئێوەش بڵێن ئامین. ئەمە پێویستە بە کێوە؟ ئایا پێویستە بە ئێوە نرخەکانی ئێوە دانێنیان پێویستە بەلانی پەیوەندیدارەوە؟ ناخۆی دەرمانی مزمینە واجبە بە حکومەت دابینیکە. تاوانەوە پێویستی نەخۆشێک ڕۆژ دوو ڕۆژ نیە تا بڵێ ئەنتیبایۆتیکێکە یا شتێکە بێت. نەخۆشی مزمینە ئەبێ بەردەوام دەرمانەکە. خۆ دەرمانەکانێکی مزمینە زۆربەی زۆریشی گرانە. پێویستە حکومەت دابینیکە لە ڕێی خۆی دەفتەر هەیە، بەڵام زۆربەی زۆری دەرمانەکان لە خەسخانەکان هەنیە. گرانە؟ ئارە وەڵا گرانە. ئێستا تۆ مەسەن بۆچی هاتووی کە؟ وڵاتم ئەو حەبوو دەرمانە ناکڕم. ئەمە 1000 دینار، ئەمەش 1250 ئەمە 2 ڕۆبعێ. ئێمە مەمەسمانە من نییە زیاتر. هەنە دەرمان هەیە زۆر گرانە. ڕەنگە خەڵکێکە بێ بتوانێت و خەڵکێکی شێ نەتوانێت. ئەمانە ئەزانین کە ئێوە بەرپرس نین، بەڵام ئایا چۆن لایەنی پەیوەندیدار ئاگادارکردنەوەی کە ڕەنگە خەڵکێکە بێ نەتوانێت داو دەرمان بکرێت. ئێوە چێڵم بۆ مەسەلە؟ والله دەرمان شەریکاتی عەسڵی هەیە، هەر خۆی لە عەسڵا گرانە. و توانین لایەنی پەیوەندیدار ئەتوانێت بنە کۆنتڕۆڵدا. ئێستاکە دەرمان بە شێوەیەکی گشتی ڕووی لە گرانی کردووە. ئەوی بۆی ئەم کوالیتی کۆنتڕۆڵەوەیە کەی ساکێنە دەرمانەکان بە شێوەیەکی گشتیە پشکنن. بەعام تقریبا گران بووە. کوالیتی کۆنتڕۆڵەوەی گرانی کردووە. ئەو کوالیتی کۆنتڕۆڵە تەسیریە بووە.
دەرمانانی کە دێت چەندەها دۆلار چۆتە سەر ینی بە $10 و $15 چۆتە سەری لە یەک کانتۆرێکی بچووکە کامەر نرخی دەرمانەکان زۆر گرانەکە لە بازارەکاندا یامانە بە 12,000 بە 7,000 گران بووە بەس بەعام ئەزمەی دەرمانیش بۆ معلوماتی والله گرانە بەڕێزەکەم يعني سيدة لە بۆ سيدە فەرقی شیە خۆی کێشەکە لەوایە بەڕاستی يعني سعری زۆر محدود و باشە بەڵام چیتانە شوێنی کە بەڕاستی فەرقی هەیە سعرەکان خۆی کێشەکە لەوایە ئەینا هەموو یەک سعر بێ گرانیش بێ مشکلە بەس فەرقی هەیە ئەم دوکان بۆ ئەو دوکان لەمبەر سعرێکە لەو بەر سعرەیەکەیە ئەمە حق قانونیە بۆ ئەمە دابنرێ بەڕاستی ئەو زیاتر کەوتە سەر حکومت کە سعرەکان دیاریکە لەسەر کۆگاکان بۆی لە بازار نرخێکی دیاریکراوە هەبێت بەس لەسەری و هاتمەتە خوار هەتا ئێرە لە هەموو سەیدەلێکان گەڕاوم ئەو دەرمانیان نییە معقولە 100 سەیدەلیم کردو تا ئەو دەرمانی یان قەز نامدەنێ لەبەرەوەی ئەوکانی کەم لە شوێنی کە کڕیوە عینی معقول نییە هەموو سلەیمانی و دەرمانەی نەبێ ینی ئەڵەن بۆ نادێنێ لە شوێنی تر دەرمانەکانی تر واناڵێن بەس دەرێ نیمە ینی هەموو سەیدەکان کردووە دەرێ نییە ئەو دەرمانە نییە ئیشی وەیە لەبەروی دەرمانەکان لە شوێنی کە کڕیوە دەرمانانی کە ئێستا کردوتە هەمووی باەت چەند بووە 40,000 بەڵ بەس ئەویان لە یەک سەیدەلی دەرێ نیمە معقولە هەموو سەیدەلیە برێ نیمە والله زیاتر پەیوەندی بە بازارەوە جاروایە دەرمانەکە کەمە ئەوەیە مشکلە لە کۆگاکانە کەمتر هەیە جاروایە سعرەکە زیاتر بۆ ئێمەش مەجبورە گرانترە بێ لە بازار یەکێک لەو شتانی کە نرخێکی گرانی لەسەرا یاخود چارەسەرکردنی دانا خۆگە بتێت تاقمێ بکە بێت تاقمەکەی ماڵەوە بفرۆشتیتەوە بۆی کە تاقمێ بۆ دەمودانە بکڕیت ئەوەنە نرخەکەی گرانە نەوەڵا بە دەرمان ناگە بۆ دکتۆرە گەڕێم نەوەڵا بۆ چارەسەری دانەچم ئەرەوەڵا هەموو جارە پاکەتێکە کڕم هەموو مانگەی بەر پیاوەکەشم مەعاشی تەقاویتیمان هەیە ئاش تەقاوتەکەتانەیە بۆ دەرمان ئەرەوەڵا وڵی دەرمانە مزمینەکان هەر خۆیان گرانن ینی ئەوە نییە چونکەمە شەریکاتیش دیارریەکە چونکە ئێستامە زۆر شەریکەمان هەیە ینی شەریکە ئەوروپیەکان بتێوانە شەریکەی براندن ینی شەریکەی مەدەر کۆمپانین شەریکەی ئەسڵینەوانە بتێنە تێشتەکانیان گرانە ئێستا یەک لەو نمونانەکەم بۆ تۆ بێنمەوە مادێکی پێڵم پلاڤێکس بۆ ڕوونبوونەوەی خوێنەتێکی یعنی ئەو شەریکێکی فەڕەنسی هەیە کە ئەسڵیەکەیەتی لە بازار بە 85,000 تێگەی شەریکی تریش هەیە ینی بە ئەڵمانیە بە 30,000 هەیە بە 23,000 هندی شێ بە 8,000 تێگەی بەڵام ئەو فەڕەنسیە و بەوە نەیە ینی شتەکە لەوانێ لە دەست کەسانە بێ کە دەرمانەکە گرانە خۆی ئەسڵیە بۆیە وا گرانە تێگەی بەڵام ڕەنگە هەرنێکە سەبێت لە وڵاتی ئێمە وەکو خۆشان لەوانێ بەڕێستان ئاگادارم لەوەی کە نەتوانێت پێی نوێریان دەرمانانە بکڕێت ئێمە چۆن بتوانین وا بکەین کە هەموو کەسێک بتوانێت ئەو دەرمانانی کە پێویستێتی بۆ چارەسەرکردن بتوانێت بکڕێت ڕاستی ئێوە ڕەنگە نەتوانن نرخەکان کەمکەنەوە بەڵام ئالانی پەیوەندیدا تا ئێستا هاتوو بۆ لای ئێوە بڵێ ئەگەر کەسێک نەیتوانی ئێمە توانی هاوکاری بکەین دەرمانەکانی بۆ بکڕینەوە چون بەس لانی پەیوەنددار ناتوە بەلای ئێمە بەڵام شتێکێ لە ئیسشارەکانە ئیسشاری حکوومەت هەیە بۆ نمونە تۆ دەرمانێک بە 40,000 بیکڕی لە ئیسشاری حکوومەتە کە دوای نۆڕان ئەچی کڕی کەبرە لە 150 پارەکەیە لە 150 حکوومەتە ینی ئەوە ژیشێکی باشیان کردو بەڕاست بەڵام ئەڵەن هەموو دەرمانەکانیش نییە هەموو دەرمانەکان زۆربەی دەرمانەکان هەیە ناشەر نییە هەموو دەرمانێکی بێت چونکە هیچ سەیدەلێک نییە ئێستا بتوانێت هەموو دەرمانێکی هەبێت ئەو جۆرە باشی هەیە کە بتوانێت چارەسەری نەخۆشەکەی بکە مەبەستم نوعیتە تاکید لە زۆربەی سەیدەلەکانە دەرمانی ئەسڵی هەیە تێگەی چونکە ئەم لەوانەیە لایەن بەڵێ لە ئیسشارەکانیش تەسەوڕەکەم زۆربەی دەرمە خۆم بینیمە لە ئیسشارەکانە دەرمانی باشە ڕەڵە هەمووی ئەسڵی هەیە بەنسبەت دەرمانەوە بەڕاستی ئەو شوێنانی کە دەرمانی بڵێن نەخۆشی درێژخانەکان تەوزیعەکەن من بە دەلیل پێمە کە لەم مانگینی ئەم مانگە دەرمانی بەسەرچویان تەوزیع کردبوو بۆ نەخۆشی شەکرە و بۆ نەخۆشی چۆری خوێن دەرمانەکانم لایە ئەو دەرمانانە لە سەدەلێنەوە کڕیوە لە خەستەخانە کە وەریەگرن وەرەقەیەکی پێ بڕن هەموو مانگێک بە 1000 دینارە بڵێن بۆ کەسانی کە نەخۆشی درێژخانیان هەیە وەکو شەکرە وەکو چۆری خوێن وەکو ئەم نەخۆشیانە بەڵێ بەڵام بەڕاستی دەرمانەکە ئەکسپایر بوو وڵا عیلاجەیە گرانە بەڵێ ئێمە لامانە هەیە 184,000 عیلاجێ بەڵێ زیاتر بۆ ئەفرەتان بەکارێنە عیلاجەیە نرخی زیاترە هەیە پیاتی ئێمە لە پاش ناوبڕێکەوە ئەگەڕێنەوە بۆلاتان لەگەڵمان نابن دوور مەکەونەوە لەسەر نرخی دەرمانەکانە دوین